لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حارم لواني 306 لوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خۆی گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەر بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإن خفتم ألا تقسطوا في اليتامى فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع فإن خفتم ألا تعدلوا فواحدة أو ما ملكت أيمانكم ذلك أدنى ألا تعولوا. بەڵێ خۆشەویستان، دیارە لەوانەیە ڕابردووش لە خزمەت ئەو ئاەتە پیرۆزەدا بووین کە خی گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی ئەگەر ترسان عدالت نەکەن لە یەتیمەکان ئەوە فەنکحوا ما طاب لەکم من النساء مثنى وثلاث ورباع. وەکو باسمان کرد لەوانەی ڕابردوو دیارە سەبەب نزولەکەی وەکو باس کرا کە ئەوە بوو کاتێکەوە کەسانێک یەتیمیان لە خۆ دەگرت، واتە کچێکی یەتیم کە بابی نەمابوو. طبعا لێرەدا ئەو یەتیمانە بەبەست لێرەدا کچی یەتیمە لەبەرەوەی بابەتەکە ئەو هەیە. ئەگەرنا یەتامە طبعا جەمعی یەتیمە هەموو یەتیمێک کوڕبی یان کەس، بەڵام لە سیاقی ئاەتەکە لێرە مەبەست تێیدا یەتیمی کچە. ئیتر ئەو کەسێکەوە کچێک لە خۆی دەگری لە دوای ئەوەی کەوا بابی دەمری ئەو یەتیمەی لە خۆ دەگری و مەسروفی لێ دەکا یاخود سەرپەرشتی لەسەر دەکاتن پاشەوەی کەوا گەورە دەبیتن لە تەماحی ئەو ماڵەی کە وەکو میرات دەبە ئەو کچەی بەجیمایە یاخود پێی غەدرە کە ئەو پەروەردەی کردێ لە بۆ کەسێکی دیکە بیتن دەچی دەیخوازی کە دەیخوازی حەق خۆی ناداتێ، نە لە مارەی حەق خۆی داتێ، نە لە پێداویستەکانی ژنومێردایەتی ئەوەی کەوا پێویستە بکرێ لە بۆی ئەنجام نادا. لەو حاڵەتەی خی گەورە دەفەرمی ئەگەر ترسان لەوەی کەوا عدالت نەکەن لەگەڵ ئەو کچە یەتیمانەی کەوا بە خۆتان بەخێوتان کردێ و پاشان گەورە بووینە، ئیتر لەوەی ترسان ئەگەر ئەنگۆ بیان خوازن عدالت لەگەڵیان پەیڕەو نەکەن ئەوە شەرنی هەر ئەوان بخوازن. فەنکحوا ما طاب لەکم من النساء، ئەوە ئافرەتانی دیکە دەکرێ بخوازن، کەواتە سەبەب نزولەکەی ئەوەیە کەوا وەکو لەوانەی ڕابردووش باسمان کرد ئەگەر لەوەی ترسان ئەو کچە یەتیمە کە بەخۆت بەخێوت کردیە بەخۆت بەخێوت کردێ و سەرپەرشتیت لەسەر ماڵەکەی کردێ کە لە بۆی بە میرات بەجیمایە، ئیتر لەوەی ترسای کە ئەگەر بیخوازی حەقی خۆی پێنەدەی لەبەرەوەی کەسێک چنێ لەسەری بەجواب بێ لەو حاڵەتە ئەوی مەخوازە تاکو غەدری لێ نەکەی، بڕۆ ئیتر بخوازە. چەند بخوازی فەنکحوا ما طاب لەکم مثنى وثلاث ورباع، لە بۆ تەیە 2 ژن 3 ژن 4 ژن بخوازی لە غەیری ئەو یەتیمێ. جا لێرەدا وەکو لەوانەیە ڕابردوو باسمان کرد هەندێک لەوانەی کەوا تەعنە لە مەسەلەی تعدود دەن دەڵێن تەمەشاکە ئاەتەکە مەربوطە بە مەسەلەی یەتامە ئەگەر ترست هەبوو لەوەی عدالت لە یەتیم نەکەی ئەو جا بڕۆ ئەو حاڵەتە مەسەلەی 2 ژن و 3 ژن و 4 ژن. لە تەفسیری قاسمی دەڵێ اتفق أهل العلم أهل علم متفقين على أن هذا الشرط المذكور في الآية لا مفهوم له. أو شرطي كلير دا باس كرا وإن خفتم ألا تقسطوا في اليتامى معنى أولية يعني إلا لو حالتي أجر ترساي عدالت نكي لخواستني يتيمة شكا بخود بخيوت كري أو زالبوتي 2 3 و 4 بخوازي دفرمي أو شرط مفهومني وأت مقصودني وأنه يجوز لمن لم يخف أن يقسط في اليتامى أن ينكح أكثر من واحدة. كواتا أهل علم متفقين لسروي أو شرط ليردا باز لبيان حالي حالتكي أو كات كموجود بودكا إتر بەڵام لە پاشەوی حکمێکی عامە باز دەکا فەنکحوا ما طاب لەکم من النساء مثنى وثلاث ورباع، کەواتە لێرە حکمێکی عامە مەرجنێ ئیلا وەڵا ئەو کەسەی کە لەوەی ترسا عدالت نەکا لە خواستنی یەتیمێک ئەگەر بیخوازی ئەو جا با بچی غەیریوی 2 3 و 4 بخوازی نەخێر دەفەرمی ئەو مەرجە مەقصود نییە، بەڵکو لێرە بەیانی حاڵەتێک دەکات لەبەرەوەی ئاەتەکەی پێشترش هەر باز لە ماڵی یەتیم دەکاتن، لە دواتریش باز لە باسی یەتیم و دواتریش هەر عینی باز لە باسی یەتیمە. ئیتر پاشان کە ئەو بابەتە هاتە ناو مۆزوعەی معنای ئەوە نییە کەواتە ئیلا مەربوط ببەوەی، نە
ئەو باز لە حاڵەتێکی عام دەکە حکمێکی عامە فەنکیحوا ما طاب لەکم وەکو قاسمیش گوتی ئەو بابەتە هەبی یان نەبی پیاو لە بۆی هەیە بەو شەرتێک کە خوای گەورە داینایە لە بۆی هەیە 2 یان 3 یان 4 بخوازی فەنکیحوا ما طاب لەکم من النساء مثنى وثلاث ورباع کەواتە فەنکیحوا ما طاب لەکم ما طاب لەکم واتە ما طابت به ئەنفوسکم واتە ئەوەی کەوا نەفست پێی خۆشە لە ژن بیخوازی ئەوەی پێت خۆشە ما يطيب به ئەنفوسکم کەواتە لێرەدا وەکو زانان دەفەرمونون واتە لە خواستنی ژن ئەو جا یەکەم بی دووەم بی سێم بی یان چارەم بی لە بۆت هەیە ئەو ژنەی بخوازی کەوا نەفست لەگەڵی مرتاحە واتە کاتێکەوە تەماشای دەکەی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی إذا نظرت إليها سرتك کەواتە ئەگەر تەماشای بکەی دڵت پێخۆش بی لەبەرەوەی مەسەلەی بەتایبەتی مەسەلەی جەمال مەسەلەی جوانی مەسەلەیەکی نسبیە واتە لە لای تو نەفسیەن مەقبول بی ئەو ئافرەتە کاتێک کە دەیخوازی تاکو بتوانی لەگەڵی بژیەی ما طاب لەکم کەواتە ئەوەی کەوا دڵت پێی خۆشە نەفست پێی خۆشە لەو شکلە بەعام لای تو مەقبول بی کەواتە ناڵێن جوان بی چونکە مەسەلەی جوانیەکی مەسئلەیەکی نسبیە لای فلانە کەس جوانە لای فلانە کەس ناشرینە کەواتە ئەوەی کەوا ئەتوو پێی مرتاحی ئەو بخوازە ئەوەی ئەتوو پێی مرتاحی ئەو بیخواست طبعا لە مقابلیش عینی ئافرەت عینی پێویستە ڕازی بیتن بەو پیاوەی کەوا دێتن لە بۆ داخوازیەکەی طبعا لە پاش ئیزنی وەلی ئەمرەکەی ئەوجا لێر دەفەرمی ئەوەی پێتان خۆشە ئەوەی کەوا دڵتان دەیخوازی بیخوازن لە ژن 2 3 4 ئەوجا لێردا تەماشاکە دەفەرمی فەنکیحوا ما طاب لەکم من النساء مثنى وثلاث ورباع نەیفەرموو 2 وثلاث وأربع مثنى دیارە بەمعنای 2 2 3 3 4 4 واتە تکراری تێدا لێردا بەمانای چ وەکو ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی واتە إن شئتم فانكحوا 2 وإن شئتم فانكحوا 3 وإن شئتم فانكحوا 4 کەواتە لێرەدا لەبەر ئەوەی وەکو ابن عثەیمینیش دە ڕەحمەت خوای لێبی خیتابەکە تەوجیهی عام کرایە فانكحوا لە بۆ عامی مسلمانانە کەواتە مادام تەوجیهی عام کرایە لێرەدا فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع لە بۆ تەقسیم خوای گەورە تەقسیمی کردێ بەو شێوەیە کەواتە ئەی کۆمەڵی بڕواداران لە پیاوان لە بۆتان هەیە ژن بینن 2 2 3 3 4 4 وەکو گوتمان خطابەکە لە بۆ عامە ئیتر سیغەکەش لە بۆ تەقسیمە کەواتە وەکو ابن کەثیر فەرمووی دەتوانن 2 بخوازن ئەگە بتەوێت دەتوانی 3 بخوازی دەتوانێت 4 بخواز تەمەن بۆ شەرتێک کە لە دواتر دێتن لۆ فەرموویتی مثنى وثلاث ورباع واوی بەکارهێنایە واو طبعا لێرەدا هەندێک لە زانایان کە ڕەئیەکی شازیان هەیە دەڵێن لێرەدا واوی عەطفە کۆ دەکرێتەوە کەواتە پیاو لە بۆی هەیە 2 زائد 3 زائد 4 دەکا 9 لە بۆی هەیە 9 ژن بینی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم 9 ژن هێنایە طبعا ڕاست نییە هەندێک دەڵێن لەوەش زیاتر دەڵێن مەثنا مضاعفە تکرار کرد 2 2 3 3 4 4 کەواتە 2 زائد 2 زائد 3 زائد 3 زائد 4 زائد 4 دەکا 18 لە بۆ هەیە 18 بخوازی هەندێک لەوەش زیاتر دەڵێن ئەوە عەدەدە هاتیە خۆ هەتانی هات خوای گەورە باز ناکە لە بۆ هەیە چەند ژندەینی بخوازە بەڵام عەدەت طبعا ئەو ڕەیانە هەمووی مەرفوزە بەنەسی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چەندین پیاو هەبووە کە مسلمان بووینە هاتینە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم زیاتر لە 4 ژنیان هەبووە ئیتر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی 4 هەڵبژێرە ئەوانەکە تەلاق بدە ئەدلۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم نۆ خێزانی هەبووە لە پێشەوەی وەفات بکە لەبەر ئەو خصوصیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێویستە بزانین پێغەمبەر صلی الله علیه و سلم هەندێک شتی تایبەت بەخۆی هەبووە واتە خوای گەورە هەندێک حەقی بەویدایە کە بە غەیری وی نەدایە بحكمه ورسول الله صلى الله عليه وسلم وديار جنهنا كان پیغمبري صلى الله عليه وسلم لناو هميان تنها عائشة كذبوا هموشيان زور بي زوريان او زيان داك يتيم بوينا يان عمري لخوي قورتر بهر حال هموي زيادة لبو مصلحتي دعوة كيبو حتى عائشة خوالي رازيبي لبروي بو تمنى جنزيتك خواستيتي او حديثانك او جيرايتيوا أو حديثانك أو جيرايته وكبلي نيوي وكوها بازك نيوي دين لعائشة فير دبن لبروي لقل بيغمبر جاء صلى الله عليه وسلم بحكم التمنكي حتى قدر إخوة يقولوا من دالش اللي نبوة بالكوت دائما لمراقبة بيغمبر ده صلى الله عليه وسلم هموش تكاني تسجيل كده ونقلي كده بو أمت يتر هموي لمصلحة دينك يبوه والحاصل كواتا أوي كوار رجاي بيدرا للشرع الإسلام تارجنا أوي كوار رجاي بيدرا
چارژنە باش لۆنەی فەرموو مەثنا ئەو ثلاثە ئەو ڕوباع فەرموو مەثنا وثلاثە وڕوباع کەواتە لێرەدا دەفەرمێن زانان دەفەرمون وەک گوتمە خطابەکە لە بۆ عام ئێوەش لە بۆ تەقسیمە ئەگەر بیفەرموو بە ئەو کەواتە لەو حاڵەتەی دەبا یەک حاڵەت هەڵبژێری یان دوی هەڵبژێری هەموو ئومەت یان سێ هەڵبژێری یان چاری هەڵبژێری لە بۆی نەبوو اختیار بکە بەڵام کە دەفەرمی مەثنا وثلاثە وڕوباع کەواتە لە بۆت هەیە دوی بخوازی لە بۆ شتێ بیکەیە سێ لە بۆ شتێ بیکەیە چار کەواتە لە بۆ اختیارە لە بۆ تەقسیمە لە بۆی خطابەکە لە بۆ ئاماجە لێرەدا مەسئلەی تعدد مەسئلەیەکە وەکو لەوانەی ڕابرژ باسمان کرد بەڕاستی خەڵکانێکی زۆر لە دوژمنانی ئیسلام تاعنە لە ئیسلام دەن لە یەک لەو ڕێگایانە لە ڕێگای تعددە و زۆرێکیش بەداخەوە لە مسلمانان يعني سبحان الله وەکو بڵێ هەزیمەتی نەفسی بەرامبەر بە دوژمنانی دین هینایە لێرەدا دەکەوتە مووقفی دیفاع وكأنما والعياذ بالله إسلام خطأ اشتدا كوب دل قفص اتهام دريبين مع العلم وانية پیش هموش تيك براستي إسلام هيز عيب وعار وكم كرتيش تدانية أما دفاعي لبكين نخير بلكو بيش برون كرنوها وأويك وشريعة دانايا أو خوايك وأحكم الحاكمين سبحانه وتعالى أو خوايك لا يسأل عما يفعل وهم يسألون خوايا برسيال لنا كريتو لو هادانا بەڵام پرسیار لە بەندەکان دەکرێتەوە ئەو خوای کە خالیق و مالیک و ڕازقە خوا حەقی هەیە شەریعەت دابنێ و لە کاتێکدا ئێمەی مسلمان کە ئیمانمان بەخوا هینایە کە خوایەکی ئەلحەکیمە سبحانه وتعالى یەک لە ناو پیرۆزەکان ئەلحەکیمە لم يخلق شيئا عبثا ولم يشرع إلا ما هو عين المصلحة هیچ شتێکی بەبێ هەدەف خەڵق نەکردیە هیچ شتێکی نەکردە شەریعەت لە بۆ ئێمە إلا عینی مەصلحەتی بەندە لە دنیا و لە قیامەت لەوەدا وهروها كاتشكوا إسلام باز لو دكات وەکو تازە باسمان کردکەوە لە پێش ئیسلامیش تعدد هەبووە بە بەڵگەی ئەوەی کەوا چەندین کەس هەبووە کە تەناو ئیسلام مسلمان بووە زیاتر لە سارژنی هەبووە پێ سەلەم فەرموویتی چاری هەڵبژێر ئەوەی کە تەلاق بدە وەکو غەیلان یەک لەوانەیە غەیلانی ثەقەفی کە دێتن دەژنی هەیە کە مسلمان دە پێ دەفەرمێن چاری هەڵبژێر ئەوان کە تەلاق بدە کەواتە ئەو مەسئلەیەکە حتى بابلين لا بيشاتني إسلام لا أدياني سابق لا نصرانية لا يهودية أو شتانة ثابتة هي أجر استاد تحريف يان كردي قوريتيان أو مسألة شدي كيا بلام لأصل شرع ده لا بروي خواي قوري خلق كردي سبحانه وتعالى خواي قوري خلق كردي كبياو توانا هي تارجن بريوبا بياو توانا هي تارجن بريوبا بو شرتك خواي قوري داينا بو شرتك خواي قوري داينا بلام بالمقابل أفرد ئەو توانایە جەسەدیە و ئەو توانایی ئیداریەی نییە کە سار پیا و بەڕێوە بە والعیاذ بالله وەکو چەند کەسانێک کە بەڕاستی سنووری ئەدەبیش دەبەزێن کاتێکەوە ئیثارەی ئەو مەوزوعە دەکەن چونکە پیاو کە توانای هەبیتن بەو شەرتێکە خوا داینایە چارژن بینی ئیتر دیارە با بڵێن نەسەبی ئەو منداڵانەی کەوا لەو چارژنێرم هەبووی دەگەڕێن سەر ئەو پیاوی بەڵام ئەو پیا ئەو ژنەی ئەگەر زیاتر لە مێردە شەبی کە منداڵی دەبی نەسەبی دەگەڕێتەوە سەر چێ ئەوە یەک لە ئیشکالە هەرە گەورەکان ماعەدا فسیۆلۆجیەن ئەو ژنە توانای ئەوەی نییە بە زەرەری خۆی و پیاوەکەش تەواو دەبی کە زیاتر لە پیاوێک بێنە لای خوای گەورە بەبێ هەدەف ئەو شتەی خەڵق نەکردێ و هەروە وەکو مبەرراتێکی واقعیش یعنی تەماشا دەکەی عددی پیاو زیاتر لە عددی ژن و بەمروری وەختیش هەتا نزیک دەبینەوە لە ڕۆژی قیامەت ئەو عددە زیاتریش دەبی هەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا فەرمی وای لێ دێ چل ئافرەت یەک پیا و سەرپەرشتیان لەسەر دەکەن نەگە عیندیان خواست سەرپەرشتیان لەسەر دەکات جەوە چاریان ژنیتی ئەوان کەنەوەیتی ئەویت کە خوشیتی ئەویت کە پلچیتی وای لێ هەندە پیاو کەم دەبی پیاوێک سەرپەرش لەسەر چل ئافرەت لە ڕوایەتش کە پیاوێک سەرپەرش لەسەر 50 ئافرەت دەکات بەمروری وەقت لەبەر ئەوەی هەتا لە قیامەت نزیک بینەوە فیتەن و هەڕەج و کوشتن و کوشتار زیاتر دەبی ئیتر ئەوەی کە دەشکۆژرێ زیاتر پیاون نەتیجەی ئەوە پیاو زۆر کەم دەبی ئافرەت زیاد دەبی و هەتا لە ویلاداتیش لە منداڵبوون تەماشا بکەن لە ئیحسائیاتەکانی عالەمی و لای خۆشمان تەماشا بکەن بزان نسبەی کوڕ و کت چەند فەرقی هەیە کەواتەوە نسبەیەکی طەبیعیە کە خوای گەورە وای دانایە خوا سبحانه وتعالى حەکیمە سبحانه وتعالى الحەکیمە ئیتر ئەگەر بڵین مادام عددی پیاوان کەمترە لە ژنان ئەدی باشە عیلاجی ئەو ژنانە چییە؟ هەر پیاوێک تەنها یەک ژن بینی ئەدی ئەوانەی کە دەبینێنەوە عیلاجیان چێ کەواتە کە ئەوانەی کە دەڵێن تعدد زوڵمە لە ژن بەعەکسەوە
پێش هەموو وەختێک بەڕاستی خزمەتی ژن دەکا بەعام لەسەر مستەوە یەک ژن تەماشامەکە وەڵا ژنەکە ژنەی بەسەر دێ بەڵێ ئەو ژنەشینی بەسەر دێ وەکو فیتریەن غیرەی هەیە ئەو بابەتانە بەڵام ئەدی ئەو سێ ژنەی کە بەبێ مێر دەمینێنەوە ئەدی لۆ حسابك لەوان ناکرێ ئەدی لۆ خەمەک لەوان ناخورێ ئیتر بەڕاستی مبەرڕات زۆرە لە بۆ مەسئلەی تعدد بەڵام وەکو ئەوەل و ئەخیری گوتمان مەسئلەی تعدد یەکە لە ئەحکامەکانی خوای گەورە و دەشلینەوە ئاگادار بین هەموو مسلمانان بە پیا و بە ئافرەتەوە والله یەک لەو حکمانەی خوای گەورە سبحانه وتعالى کە ئینسان پێی هەڵدەگەڕێتەوە ئەوەیە کەوا ذلك بێنم کەریه ما ئەنزەل الله ئەوەی کە کەسێک ڕقی لە یەک حکم لە ئەحکامەکانی خوا ببیتەوە لەبەرەوەی لەگەڵ ئەهوا و ئارەزووی ناگونجێ پێی هەڵدەگەڕێتەوە لە دین کردەوەکان هەمووی بەتاڵ خوا پەنامامدا ئیتر پێویستە ئاگادار بین کە ئیمانمان بەخوا هەیە پێویستە بە ئەدەب و تەعامل لەگەڵ نصوصەکانی خوای گەورە بکەین کە بە تەکیدیش لەوانەیە عەقلی مە دەرچی پێنەکە بە حکمەتەکەی بەڵام بە تەکید قازانجی دنیا و قیامەتی تێدایە لێرەوە دەوەستین بە پشتوانی خوای لەوانەی داهاتوو دێنەوە خزمەت ئەوە ئاتە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون